پێشمەرگە لە نێوان ناوچە کوردستانیەکانی باشووری کەرکووک و پارێزگای سەلاحەددین ڕێوشێنی توندی گرتووەتە بەر بۆ بەرەنگاربوونەوەی داعش بەتایبەت کە بە پێی زانیاریە هەواڵگیریەکان داعش هێزێکی زۆری لەو ناوچەیە کۆ کردوتەوە. ئەوە ئاخیر نقطەی هێزی پێشمەرگەی تەمەن لە پارێزگای سەلاحەددین ئێرە گوندی دەبجێتەوەن ئەو شێتەمە لێرە بەولاوە ئەوە خەتی تەمەن ئەو دی و دەحشی لەیە تەمەن بەردەوام مفارزیان هەیە ئەوان دێن و ئەچن و تەمەن ئەوەیە تەمەن هاتوچوونیان هەیە ئەوان بەس لێرە تەمەن پێشمەرگە زۆر بە ورێکی بەرزەوە زۆر چاو نەترس قەت ڕۆژی بیلەوەی ناکەتەوە کە داعش زارێکی تر بێتەوە ئێرە. شوێنەواری شەڕ بەسەر گوندەکانی نێوان پارێزگای سەلاحەددین و باشووری کەرکووکەوە دیارە و زۆربەی گوندەکان ڕووخاون و وێرانە بوون. بەو پێی ناوچەکە تا ئێستاش گۆڕەپانی شەڕە. شەڕی داعشەوە ئەزانن داعش بچێتار شوێنەیە کاولیەکە بە ئاسەواری ئەوەی کەناڵێتەوە کە شوێنی نیشتە جێبوونی تیا دیار بێ بۆیە وەچی بەردەمانی فرۆکەکانی هاوپەیمانان و چی شەڕی نێوان داعش و پێشمەرگە وای کردو ئەم گودانەکە بەڕووخاوی بمێنێتەوە یاخود وێران بێت. لە ماوەی مانگی ڕابردوودا داعش چەند جارێک لەو ناوچانەوە هێرشی کردووەتە سەر پێشمەرگە و حەشدی شەعبی بۆیە پێشمەرگە هێزی لە ناوچەکە کۆ کردوتەوە و چاودێری وردی داعش دەکات و بارەگای سەرەکی فەرماندەکانیش براوەتە دواخاڵی نزیک لە داعش. دڵنیا بەمە ئەمە خۆمان ئامادەکردی وەکو هێزی پێشمەرگە بەگشتی و لیوای چواری بەرگری فریاکەوتن لە ئەمە دەباشی تەواوداین و پێشەمانی هیچ هێزێک بتوانانی ئێمە بشێنێ لەبەرەوەی لە هێزێکی خۆمە ڕابین و هێزەکەمان هێزێکی پوختەیە و هەموو کاتێک ئامادەیە بۆ تێکشکاندنی هێزەکانی سەتەکانی داعش. داعش ماوەیەکە دەستبەرداری هێرشی فراوان بووە و زیاتر چالاکیە سەربازیەکانی لە ڕێگەی هێرشی پارتیزانیەوە ئەنجام دەدات. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.